ئەمڕۆ لە بەردەم ڕۆشنایی بەیانی ژمارە 25 بەڕێز وەزارەتی ناوخۆ و پێی ئەو خسوەتی بەسەر جەم پارێزگاکان دراوە واتە خسوەتی پارێزگای دۆک لە هەولێر لە سلێمانی لە هەڵەبجە جیاوازە ئێمە کۆبنەوەی سەریعی ئۆپراسیۆنی خۆمانمان کرد و بەیانی نوێمان دەرکرد و ئاگاداری نوێمان دەرکرد ڕەبتی بە هاتوچۆوە هەیە چۆنە و چۆن نییە ڕەبتی بە بەنزیرخانەکان و قەسابخانەکانەوەیە ڕەبتی بە سەمونخانەکان و نانەوەخانەکان و دوکانی سەوزەفرۆشەوە هەیە ڕەبتی بە هاتوچۆی ئەو کەسانەوەی دەچن بۆ سەردانی لە وەرگایەک کە با بڵین کاری پرۆژەی ئاژەڵداریان هەیە یا پرۆژەی پەلەوەریان هەیە یان دەچێت بۆ باخەکەی بۆ ئاودان و بۆ کاری هەڵپاچین و خزمەتکردنی سەوزایی و ئەم بەیانە وردەکاریەکانی لای لیژنە تایبەتمەندیەکانی قایمقامێتە هەر ئەمڕۆ لە دوای سەعات 12ەوە مارکێتەکان ئەوانەی کە حەو مارکێتی هەفتە بازارمان هەیە لە دەرەوەی جادە ڕێسویەکانن ڕێنمایەکان لە لیژنە تایبەتەکانی قایمقامێت وەرەگرون دەکرێنەوە سەمنخانەکان و نانەوەخانەکان لە سەعات 6 بەیانی و ئەوانەی کە لە ناو شاران واتە لە جەرگەی شاران لە سەعات 6 بەیانی بۆ سەعاتێکی نێوڕۆ دەکرێنەوە.